کتێبی ئیسلام دوای 1400 ساڵ تەنانەت هەتا ئێستاش نەگۆڕاوە بەحاڵ. ئیسلامی ڕاستەقینە لەو کتێبەداوە بینە. درێژەی بەشی 5.2 پەرتووکی تەرجمە و چاوخشانی ڕەخنەگرانە لەسەر قورئان بە گوێرەی ڕیزبەندی سوورەتەکان. توێژەر ڕێچارد بێلی ئینگلیسی نووسیوێتی. 2 بەرگە 1100 لاپەڕەیە. لە نێوان ساڵانی 1937 بۆ 1939 دا لە شاری ئێدنبرۆ چاپکراوە. ئەنجامی شۆڕشێکی بێوێنەیە کە لە سەدەی ڕابردوودا دەربارەی تاوتوێی دەقە جۆراوجۆرەکانی قورئان ئەنجام دراوە. سوورەتەکان بە گوێرەی یاسای تایبەت خشتە کراون. تەنانەت لەگەڵ قورئانە ڕیزبەندکراوە باوکراوەکەی عوسمان و نۆڵکەشدا جیاوازی هەیە. ئەو ڕەخنانەی ئاراستەی کراون ئەو کتێبەیان کردوتە بەرهەمێکی مشتومڕاوی. بەڵام سەرباری هەموو ئەوانەش لە زۆربەی بوارەکاندا بە بەرهەمێکی ڕێشاندەر لە قەڵەم دراوە. ڕاوبووچوونەکانی بیل لە بابەت هاوسەنگ نەبوونی ئەو قورئانەوە کە بە قورئانی عوسمان ناسراوە و هەنووکە لەبەردەستی ئێمەدا تەواو ڕەخنەگرانەیە. بەو بۆنەوە بەرهەمێکی هاوبەشی لەگەڵ مۆنتگۆمێری واتدا بە ناونیشانی ئاشنابوون لەگەڵ قورئاندا ساڵی 1970 لە ئیدنبرۆ چاپکراوە. ئەو بابەتانە لە ناویدا نووسراوە. دەقەکانی قورئان ئاخندراون بە ناڕێک و پێچی زۆر و فرە، هەڵە و پەڵەی زەق و بەرچاوگرە. لەوانەشە هۆکارەکەی بگەڕێتەوە بۆ ئەنجامی چاوپێداخشێنەوەکانی دواتری، وەک ئەوەی وایە پەلە کرابێت لە سوورانە و سەربڕی. بابەتێکی بیانی زۆر جار خزاوەتە ناو ئاەتێکەوە، چوارچێوەکەی تێکداوە، ناوەرۆکەکەی شەمزاوە. باز لە بابەتێک کراوە کەواتاکەی جیاوازە، دەگەڵ سەرەتا و کۆتاییدا ناسازە. لە ڕافە و شیکردنەوەی ڕووداوەکاندا ئاوەڵنا و تاک و کۆکان. ئاوەڵتاکی دووهەم شوێنی داوە بە ئاوەڵتاکی سێهەم، یان پێچەوانەی ئەوە ڕوویداوە، بۆیە گەلێک بابەت شێواوە. جاری واشە دەربڕینی شێوازە نالێکەکان دەگەڵ دیرۆکی نالێک لە تەک یەکدا وەستاون، یان هەندێک ئاەت کە دەبوو لە ڕیزی دواوە بن پێشخراون، لە ڕیزی پێشەوە دانراون. هەندێک جاریش بڕگەی چوارچێوە دەستوریەکانی ڕستەکان لێک ترازاوە، درێژەی باسەکە گۆڕاوە. باسێکی تر کە پێشتر شیکاری دەربارەیەوە کراوە لە ناو ڕستەکەدا سەری وەدەرناوە. کتێبی قورئان توێژەری فەڕەنسی ڕێژیس بلاشێرە نووسیوێتی. 3 بەرگە لە 1500 لاپەڕەدا لە نێوان ساڵەکانی 1940 بۆ 1951 دا لە شاری پاریس چاپکراوە. ئەو بەرهەمە کە پوختترین وەرگێڕان و تۆژینەوەی قورئانە بە زمانی فەڕەنسی بە شێوەی ئەسڵی خۆی لە بەرگری 3 بەرگە. بەرگی یەکەمی تەرخان کراوە بە ناساندنی قورئان و خستنە بەرباسی بابەتی مێژوو، هەروەها وشە و زبانەوانی و ئاینەکان کە بە ناوی ئاشنابوون لەگەڵ قورئاندا ساڵی 1940 چاپکراوە. بەرگی دووهەم و سێهەمیشی کە لە نێوان ساڵەکانی 1949 بۆ 1951 دا چاپکراون لە خۆگری تەرجمە و تەفسیری قورئانن، لەسەر بنەڕەتی ڕیزبەندی نوێی سوورەتەکانی قورئان. هەروەکی پێشتر ئاماژەی پێدرا نۆڵتکە و گەلێ لە توێژەرانی تری درێژەدەری ڕێگای قوتابخانەکەی ئەو بەرهەمەی نووسەریان لەسەر بنەمای تۆژینەوەکانی 50 ساڵەی خۆیان بە ڕیزبەندی ڕاستی سوورەتەکانی قورئان بە گوێرەی سەرەتای هاتن ڕاگەیاندنی کاتی ئەوانەوە غەمڵاندووە. ئەو قورئانەی ئێستاکە کە لە ڕۆژگاری عوسماندا لەسەر بنەمای قەبارەی سوورەتەکان ئەنجامی گرتووە، بە ڕیزبەندێکی ساختەکرا و بێبنەمایان داناوە، چونکە پێغەمبەر خۆی دەستی لەو ئیشەدا نەبووە. سەرباری ئەوەش چاپێکی تری ئەو بەرهەمە لە ساڵی 1975 دا هەر 3 بەرگەکەی لە 1 بەرگدا چاپ کراوە و بڵاوبۆتەوە، کە ئەو جاران ڕیزبەندی سوورەتەکان لەسەر بنەما و یاسای باوی ئێستای قورئان قەراری گرتووە. هەر لەو نووسەرە کورتەباس و پێداچوونەوەیەک لەسەر پێشەچی بەرهەمەکەی تری لەژێر ناوی قورئاندا ساڵی 1960 لە ناوەندی بڵاوکراوەی خوێندنگەی باڵای فەڕەنسا بڵاوکراوەتەوە،
کتێبی تەرجمە و تەفسیری قورئان توێژەری ئیتالی ئالساندرۆ باوزانی نووسیویەتی و لە ساڵی 1955دا لە فلۆرانس چاپ کراوە. هەرچەندە پێشینەی وڵاتی ئیتالیا لە سەدەکانی 16 و 17دا لە پەیوەندی دەگەڵ تەرجمەی قورئاندا گەلێک پترە لە وڵاتانی تری ئەوروپی تەنانەت لە سەدەی 20دا وەرگێڕانی تری هەبوون. بەتایبەت تەفسیری ئالساندرۆ باوزانی مامۆستای زمانزانی هاوچەرخ کە ماوەیەک لەمەوبەر کۆچی دوایی کردووە بە باشترین تەفسیر ناسراوە. زاڵبوونی تەواوی باوزانی بەسەر زبانی عەرەبیدا هەروەها 16 زبانی کۆنی نوێی تر بۆ نمونە فارسی هەلوو دەرفەتی بۆ ڕەخساوە. شارەزایی و زانیاری زۆر و بۆری لەمەڕ مەسەلەکانی ئاینی ئیسلام و خاچپەرستدا هەبێت. هەتاکو تەفسیرە جوان و پارا و گەلێک بەجەرگ و بوێرەکانی لە ڕوانگەی لێکۆڵینەوەی مانا و واتای گەلێکی زۆر لە ئاەتەکان کە زۆر بە جوانی نوێبوون و نوێکاریان پێوە دیارە بیان خاتە ئاراوە. کتێبی تەفسیری قورئان توێژەری ئینگلیسی واتە ئارتور جان ئاربێری نووسیویەتی دوو بەرگە و ساڵی 1955 لە نیویۆرک و لەندەن چاپ کراوە. ڕەنگە نوێترین و باشترین تەرجمەی قورئان بێت کە بە زبانی ئینگلیسی لەلایەن زانایەکی شارەزای عەرەبی زاناوە نووسرا بێت. سەرباری ئەوەش ئێران ناسێکی مەزنی ئەو وڵاتەیە شازی ئەو تەرجمەیە لە هەوڵی توێژەردایە بۆ ڕەحایەتی پاشڵ و قافیەی عەرەبی ڕەسەن و پاراستنی نووسینی سەردەمیانەی ئەوان هەتا ئەو شوێنەی لە توانایدایە. لێکدانەوەکانی تاوتۆکراوی ناوەڕۆکی ئەو تەفسیرە گەلێک بە پێز و ژیرانەیە بەڵام تا ڕادەیەکی زۆریش خۆڕێخەرن دەگەڵ کەش و هەوا و بار و دۆخدا. کتێبی قورئان و محەممەد و تەفسیر و کەشفی ئاەتەکانی قورئان و تەرجمەی قورئان توێژەری ئاڵمانی ڕۆلی پارک نووسیونی لە نێوان ساڵانی 1957 1966 و 1970دا چاپ کراون. کۆمەڵە نووسراوێکن کە لە پلەی بەرزی تۆژینەوەدان لەسەر شێوازی باو و ناسراوی ڕەفتاری یەکتر ناسیندا بە وربینیەوە بە گوێرەی کەش و هەوای ئاڵمانی هاوڕێ دەگەڵ گەلێک پاشکۆ و پەراوێز و شیکاری و لێکدانەوەی زمانەوانی و فلسەفی و مێژوویدا نووسراونەوە کە خوا و ڕاستان بەشی هەرە زۆریان شایستەن بکرێن بە دەق و ناوەڕۆک نەوەکا پەراوێز و پاشکۆ و تەرۆک. ماکسیم ڕۆدنسنی توێژەری فڕانسی هاوچەرخ کە خۆی خاوەنی بەرهەمێکی بەنرخە دەربارەی پێغەمبەری خواوە ئەو کۆمەڵە نووسراوە قەوارەزل و زەبەلاحەی بە یەکێک لە بەپێسترین و بە تاق و ناوازەترین و بێوێنەترین بەرهەمی لێکۆڵینەوەی سەدەی 20م نێودێر کردووە. کتێبی تۆژینەوە دەربارەی قورئان توێژەری ئینگلیسی جان وانسبرۆ نووسیویەتی ساڵی 1970 لە ئاکسفۆرد چاپ کراوە. گریمانە و بیر و بۆچوونەکانی شاق دەربارەی گەوهەر و جەوهەری ناعەسڵی ئەو حەدیسانە کە کراونە بنەمای یاساگەل و زانستی ئیسلام بە گریمانە و بیر و ڕای نوێی دەیەکانی ڕابردووەوە کە لەلایەن وانسبرۆی مامۆستای لێکۆڵینەوەی ئیسلامیەکانی زانکۆی لەندەنەوە نووسراون لە تۆژینەوەکانی قورئانیدا تاوتفێی کردوون. هەروەها بە چاپی ئەو بەرهەمە لە ژێر ناوی ناوەرۆک و تێکەڵاوی مێژووی ڕزگاری خوازی ئیسلامی سەبارەت بە کەش و هەوای ژینگەی تاقم و گروپەکان لە ئاکسفۆرد ساڵی 1978 چۆتە ناو قۆناغێکی نوێی لێکۆڵینەوە و توێژینەوەکانەوە. لە ڕوانگەی ئەو توێژەرەوە حەدیسەکانی پەیوەنددار بە ژیانی پێغەمبەر و ئیسلامەوە تەنیا نزیک بە 2 سەدە دوای خۆی لەلایەن تاقم و گروپێکی پسپۆڕ و شارەزای حەدیسەوە بەو ئامانجە سازکراون هەتاکو سەنگ و قورسایی موسڵمانێکی نمونە و پیاوچاکی ناو کۆمەلگای ئیسلام لە تەک هاوتای خاچپەرستیدا یان هیچ جوولەکەی هاونیشتیمانیدا بەو پێوەرە بخرێتە تای تەراز و کێشانەوە و لە ڕبە بدرێت. بۆ پێکانی ئەو بۆچوونەش دەق و نووسراوە ڕاستەکانی مێژوو کە تەنانەت هەر فڕیان بە مێژووەوە نەبووە بەڵکو هەوڵ و تەلاشی داڕێژەرانی مێژوو بووە هەتاکو ئیشارەت و ئاماژە و لێکدانەوەکان یان ئەوە تا ئاەتەکانی قورئان لە ڕێگای بەرژەوەندیەکانیانەوە وەک بابەتی مێژووی زەق بکرێتەوە. ئەو کەسانش کە 2 سەدە دوای بەڕێز محەممەد
داوای خستنە بەردەستی فلانە یان فیسارە ڕووداوی ڕاستی ڕۆژگاریان کردووە بە تەمای کردارگەری ساختەکردنی مێژوو نەبوون. تەنانەت زۆربەشیان هەست و خواستی ئەو تویان هەر لە بێشکدا نەبووە، بەڵکو بەو ئاوات و هەستەوە ویستویانە بەو ڕێبازەدا بناغە و ژێرخانی کۆمەڵگای نوێی ئیسلام لە پێناو بەرژەوەندی و مەسلحەتەکانیاندا تند و تۆڵ بکەن و بەو شێوە بەرەنگاری ناحەزەکانیان ببنەوە. وانسبرۆد لەو ئاستەدا هەڵسەنگاندنێکی وتبینانەی بە تێر و تەسەلیەوە لە بەشە زۆرەکانی سیڕەی کوڕی هەشامدا ئەنجام داوە. کتێبی چوارچێوەی و شەباوە بەکاربراوە ئەخلاقیەکانی ناو قورئان کە توێژەری ژاپۆنی تووشی هیگۆ تیزۆتسۆ نووسیەتی لە بڵاوکراوەی کۆڕی زانیاری و تۆژینەوەکانی زمانناسی کیۆدا لە تۆکیۆ ساڵی 1950 چاپ کراوە. هەر لەو توێژەرە ئەو بەرهەمە هەر لەو بوارەدا بە ناوی خوا و مرۆڤ لە قورئاندا تۆژینەوە دەربارەی چوارچێوەی وشەباوە جیهانبینیەکانی قورئان لەلایەن هەمان دەستگای کۆڕی زانیاری و لێکۆڵینەوەکانی زمانناسیەوە ساڵی 1964 چاپ کراوە. سێهەم بەرهەمی ئەو بەڕێزە بە ناوی بەرداشتە ئەخلاقی و ئاینیەکان لە قورئاندا لەلایەن زانکۆی باڵای مەکگیلمۆنیڕیاڵی کانەداوە ساڵی 1966 بڵاو کراوەتەوە و خراوەتە سەر زمانی فارسی و ماوەیەک لەمەوبەر لە تاران چاپ کراوە. کتێبی قورئان تەرجمە و تەفسیر و یادداشتەکان بە قەڵەمی خانمە خاتوون دێنیز مازۆن نووسراوە. دوو بەرگە و ساڵی 1960 لە پاریس چاپ کراوە. تەنیا تەرجەمەیە کە هەتاکو ئەمڕۆ لەلایەن خانمە خاتوونێکەوە دەربارەی قورئان ئەنجام درابێت. دیسان تەنیا تەرجمەشە کە لەلایەن خوێندنگەی باڵای بەناوبانگی ئەلئەزهەری قاهیرەوە مۆری پشتیوانیکردنی لێدرابێت. 115 لاپەڕەی ئەو کتێبە وەکو پێشەکی لێکۆڵینەوەیەکی ژیرانە و ماوەستایانەیە دەربارەی دەقی قورئان، بەتایبەت کە لە پەیوەندی لەگەڵ دوو ئاینە خواپەرستەکەی تری جوولەکە و خاچپەرستدایە. پتر لە 1000 پراوێز و شیکاری و لێکدانەوەی تری بۆ کراوە، خەست و خۆڵ و گشت کراوە و ڕێسراوە و بادراوە، ئاوێتەی ڕەنگی جوان و نوێدراوە. چاپی نوێی ئەو کتێبە ساڵی 1960 لە یەک بەرگدا لەلایەن دەستگای پلیادەوە ئەنجام دراوە، هاوکات بە دوو زمانی عەرەبی و فەڕەنسەوی لە ساڵی 1980دا بەجیاد لەلایەن دارولکیتاب المیسری لە قاهیرە و دارولکیتاب اللوبنانی لە بەیروت چاپ کراوە. کتێبی قورئان تەرجمە و پەراوێزدانان بۆ قورئان هەمزە بووبەکر نووسیویەتی ساڵی 1985 لە پاریس چاپ کراوە. ئەو تەرجمە کە لەلایەن سەرپەرشتیاری مزگەوتی موسڵمانانی پاریسەوە بە زمانی فەڕەنسەوی ئەنجام دراوە نوێترین وەرگێڕراوی قورئانە کە لەلایەن توێژەرێکی موسڵمانەوە بۆ خوێنەری خۆرهەڵات کراوە. نرخ و قیمەتی ئەو تەرجمەیە بەرامبەر ئەوانی تر کە لە وڵاتە بسڵمانەکاندا ئەنجام دراون لەوەدایە کە هەل و دەرفەت بۆ دەستڕاگەیشتن بەسەر گشت لێکۆڵینەوەکانی پێشووتری توێژەرانی ئەوروپی لەو بوارەدا خوڵقاوە و مسۆگەر کراوە. هەروەها کەش و هەوایەکی ئازادی حیلمی و زانستی لە پەیوەندی دەگەڵ بەرهەمی خۆرهەڵات ناسەکانیشدا فراهەم کراو بووە.